24 تەمووزی ساڵی 2014 فواد معسووم وەک دووەمین سەرۆککۆماری کورد لە عێراق ئەو پۆستەی وەرگرت، بەڵام لە ئێستادا زیاتر لە 8 مانگ بەسەر و ماوەیەدا تێپەڕبووە و لەگەڵەوەشدا لە هیچ دام و دەستگایەکی فەرمی و حکومی هەرێمی کوردستان وێنەی هەڵنەواسراوە و تەنها وێنەکانی جەلال تاڵەبانی کە بۆ ماوەی 8 ساڵ سەرۆککۆماری عێراق بوو بەدی دەکرێن. بەبێ دەستوری عێراق دەبوو لە پاش تەواوبوونی ماوەی سەرۆکایەتی جەلال تاڵەبانی ڕاستەوخۆ وێنەی فواد معسووم هەڵبواسرایە و تەبێژی سەرۆککۆماری عێراق بە یەنارتی ڕاگەیاند. ئەوان لە کۆشکی کۆماری وێنەکانی فواد معسوومیان چاپ کردو و داویانە بە سەرجەم فەرمانگەکانی حکوومەت، بەڵام کە تا ئێستا ئەو وێنانە هەڵنەواسراون ڕەنگە کێشەی هونەری بێت. دایرەی فەنی لێرە لە ڕیاسەی جمهوری ئەو وێنە ڕسمیەیان تەبع کردووە و نردویانە بۆ موسەساتەکانی دەوڵەت بە مەبەستی هەڵواسینی و لە هەر جێگایەک هەڵنەواسرا بێ هەڵبواسرێەوە ڕەنگە پەیوەندی بە لایەنی فەنیەوە هەبێ کە تا ئێستاکە هەڵنەواسراوە. کاتێک سەردانی شاری سلێمانی یاخود فەرمانگەکانی ئەو سنوورە دەکەیت، تەنها وێنەی جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی وەک سەرۆکی عێراق و سەرۆکی هەرێمی کوردستان لا سەرجەم فەرمانگەکان و تەنانەت بازگەکانیشدا بەدی دەکرێت. هەندێک لانەبردنی وێنەکانی تاڵەبانی بۆ دەگەڕنەوە کە ئاسکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستانە و فواد معسووم ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکەیە. جەگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش لاسەرە و بابەتە ڕایگەیاند ئەوان تاڵەبانی وەک کاریزمایەک دەبینن، بۆیە بڕیاری لابردن بۆ وێنەکانی دەرناکەن. جنابی مام جەلال کاریزمایەکی نەتەوەی گەورەیە و لە ڕاستیە ڕەمزێکی هەموو عێراقیەکانە و مام جەلال لەوە دەرچووە مڵکی تەنایەکێتیەکان بێستە مام جەلال مڵکی هەموو نەتەوەی کووردە، بۆیە جنابی مام جەلال وێنەکەی پێم وایە بۆ هەموو تاکێکی کوردی لە هەر پارچێکی کوردستان جێگەی ڕەمزە. لە ئێستادا وادەی ویلایەتی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بەرەو کۆتایی دەچێت، بەڵام ئاخۆ ئەو کەسەی کە لە دوای ئەو دەبێتە سەرۆکی هەرێم بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵ دەکرێت و وێنەکان وەک خۆیان دەمێننەوە. بژاردەباغی یەنارتی سلێمانی.